فشارەکانی سەر ئازادی میدیا لە هەرێمی کوردستان وای کرد وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ داوە لە بەرپرسانی باڵای هەرێم بکات پشتیوانی لێ بکەن. لە سەرەتای ئەم مانگەوە دەیان پێشێلکاری بەرامبەر بە چەند کەناڵێکی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان تۆمار کراون بەتایبەت لە کاتی ڕووماڵکردنی زنجیرە خۆپیشاندانەکاندا. مایک پۆمپیۆ لە پەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر ڕاگەیاند لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم گفتوگۆیان کردووە و سوپاسی هەماهەنگیەکانی دەکات. ژەختیشی کردەوە بەردەوام دەبن لە باڵپشتی میدیای ئازاد لە عێراق و هەماهەنگیەکانیان لە ژێر ڕۆشنایی ڕێکەوتنامەی استراتیژی ئەمریکا عێراقدا. چەند کاتژمێرێک پاش تویتەکەی وەزیری دەرەوە کۆنسوڵخانی ئەمریکا لە هەولێر پشتیوانی خۆی بۆ پۆمپیۆ لەبارەی پشتیوانیکردنی ئازادی میدیا دووپات کردەوە. بەرەبەیانی 22 ئەم مانگە هێزێکی ئاسایش لە هەولێر کارمەندانی ئۆفیسی هەولێری کەناڵی NRTیان ناچار کرد ئۆفیسەکە دابخەن و ڕێگەیان نەدەن کار بکەن. گوایە لە سەرداوای وەزارەتی ڕۆشنبیری بووە. هەرزووش وەزارەتی ڕۆشنبیری ڕەتی کردەوە داخستنی ئۆفیسەکە لە سەرداوای ئەوان بوو بێت و ڕایگەیاند کە وەزارەتی ناوخۆ بەرپرسە. پاشان کاتژمێرێک وەزارەتی ناوخۆ بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیایدا ڕەتی کردەوە ئەوان بڕیاری داخستنی ئۆفیسەکەیان دابێت و ئاماژەی بەوەش کرد ئەوان لەسەر فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێز لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن دەگرن کە بە ئازادانە کار بکەن. تێبینی ئەوە کرا کە لە بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمدا هیچ ئاماژەیەک بە گفتوگۆی نێوان مایک پۆمپیۆ و مەسرور بارزانی لەبارەی ئازادی کاری میدیا نەکراوە. لە کاتێکدا وەزیری دەرە و کۆنسوڵخانەی ئەمریکاش بەڕوونی باسییان لەو گفتوگۆیە کردووە. ساڵانە لە هەرێمی کوردستان بە سەدان پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لەلایەن سەندیکا و سەنتەرەکانی بەرگری لە ڕۆژنامەوانانەوە تۆمار دەکرێن کە بەشێکی زۆریان هۆکارەکانیان بۆ جێبەجێکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن و هێزە ئەمنیەکانەوە.